ڕاستیدا ئەگەر تەماشاکەین لە کوردستان هەروەک چۆن دەبینین لە هەموو بوارەکان جۆرێک لە ناڕێژی هەیە لە هەمان کاتیشدا دەبینین کە لە بواری تەندروستی ناڕێژی هەیە بە تایبەتی لەسەر ئاستی تاکە کەسکەوە ئێمە ئەگەر گلەیشمان هەبی لە چەند شتێک لە بازاڕ و لە کەم تەرخەمی حکوومەتیش تا ڕادەیەک دەکرێت ئێمە وەکو تاکە کەس زیاتر گرنگی بۆ بوارە بدەین زیاتریش لەسەر جەستە و کێش و ئەو بوارانەی کە پەیوەستن بە تەندروستی مرۆڤ بە تایبەتی خۆراکی تەندروست هەوڵ بدەین زیاتر تەرکیز بکەینە سەر ئەو بوارانە لە هەمان کاتیشدا وەرزشکردن و ڕاضەکردن کارێکی زەڕورە. خواردنە چوەچی دەخۆن کەس حسابەوەی ناکاتن یعنی تەماشا کە کاربۆهیدرات چەند تێدایە شیرینی چەند تێدایە چەوری چەند تێدایە ئەوجا بەڕێی خۆم زەحمەتە ئەوەی کە دەتانی حەل چ بکەیتەوە ئەو مەوزوعە چونکە خەڵک وا فێر بوو کابرایکی تووا دێت کابرایکی دەگری تەمەنی 50 ساڵێک یعنی بە چ حالەکی دەتانی بیگۆڕی زۆر زۆر زەحمەتە. اف گنجه اف شد همی خورنا بخودن دمی حاضر گنجه یا قابلیت یا های سر همی خورنا چه بدون بید چه گران بید یا بدسن بید و اکثر رو پیک ابراخ کتل که زیده دوین کتل دو او شرط صف از حس کم و رایامن سروی موضوعی خورنا خود کم کتن اگر تبگفت که قابلیت هبیدن تو بخوی از پشت رازن پشت 10 سال دی تا قابلیت نامینتن. بەڕاستی ئێمە گرنگی زۆر بە خواردنی تەندروست نادەین یعنی مەفروزە ئێمە ڕۆژانە معدل مێوە بخۆین سەوزە بخۆین احتیمام بۆ خواردنە تەندروستانە بدەین کە بۆ لەشمان پێویستی پێیە کە پیستەمان پێویستی پێیە ئێستا بۆ نمونە ئەگەر سەوزە و مێوە ئێمە زۆر بخۆین پیستەمان زۆر جوانەکە ناهێڵێت چرچلۆچی بکرێتە دەم چاومان ناهێڵێت تەندروستمان خراپ بێ بەڵام بەداخەوە ئێمە زیاتر احتیمام بە خواردنی سانەویەکانە دەین زیاتر وەکو گۆشتە وەکو شیرینیە.